راپۆرتێکی سکرتێری گشتی نەتەوە گرتوەکان لەسەر داعش دزەی پێدەکرێت و بە پێی راپۆرتەکە مەترسیەکانی داعش لەسەر جیهان بەردەوامە و کۆتایی نەهاتووە. ئەنتۆنیۆ گۆتیرێس سکرتێری گشتی نەتەوە گرتوەکان راپۆرتێکی تایبەتی پێشکەشی ئەنجومەنی یاساییی نێودەوڵەتی کردووە، بەڵام ئاژانسی ئانادۆڵی تورکی راپۆرتەکەی دزە پێ کردو و بڵاوی کردوێتەوە. لەو راپۆرتەی سکرتێری گشتی نەتەوە گرتوەکان ئاشکرای کردووە داعش هێشتا سەرچاوی دارایی بەهێزی هەیە و خاوەنی زیاتر لە 30 بۆ 50 ملیۆن دۆلارە. لەو راپۆرتەدا کە لەلایەن لیژنەی بەرەنگاربوونەوەی تیرۆری نێودەوڵەتی و میکانیزمی چاودێری سزا و ڕێکخراوەکانی دیکەی نەتەوە گرتوەکان و ڕێکخراوە نێودەوڵەتیەکان ئامادەکراوە هاتووە. لە ئێستادا داعش لە عێراق و سووریا بووەتە تۆڕێکی نهێنی و بەردەوام هەڕەشەی بۆ سەرجیان هەیە و گەڕانەوەی ئەو جەنگاوەرە بیانیانەی ئازاد کراون و شوێن گۆڕکێیەکان ئەو هەڕەشە زیاد دەکات. لە راپۆرتەکەدا جەخت لەسەرەوە کراوەتەوە کە ڕێکخراوی داعش هێشتا لەلایەن ئەبوبەکر بەغدادیەوە بەڕێوە دەبرێت، بەڵام بەرپرسە باڵەکانی پەرتەوازە بوون. لەبەرەوە داعش پێشینە بە ئۆپەراسیۆنە ناوخۆیەکان دەدات و لە عێراق بۆ تۆڕێکی نهێنی گۆڕا و لە قۆناغی ڕاگوزەر و گونجان و بەهێزبووندایە و دووبارە لە سەراستی پارێزگاکان خانە و شانەکانی ڕێخستوێتەوە. هەروەها لە راپۆرتەکەدا باز لەوە کراوە ئەو چەکدارانەی ڕێکخراوەکە کە لە سووریاوە ڕوودەکەنە عێراق دەخرێنە سەر تۆڕی ڕێکخراوەکە لە وڵاتە و چاوەڕوان دەکرێت لە سووریاش داعش لەلایەن ژمارەیەک وڵاتەوە بکرێتە پێکاتێکی هاوشێوەی تۆڕەکەی عێراق. راپۆرتەکەی نەتەوە گرتوەکان تێیدا هاتووە داعش لە سەردەمی دوای خەلیفە ئامانجی ئەوە بووە سەقامگیر و دووبارە بنیادنانەوەی پەک بخات و ژێرخانەکان بە ئامانج بگرێت و ڕێگری لە بەرەوپێچوونی ئابووری بکات. ئاماژە بۆ ئەوەش کراوە کە چاوەڕوان دەکرێت ناوەندی قورسایی ڕێکخراوەکە لە عێراق و سووریا ببێت. هاوکات هەوڵەکانی داعش بۆ مانەوەی بە گەورەترین گروپی چەکداری بەردەوامە و بۆ ئەو مەبەستەش چاوەڕوان دەکرێت لە داهاتوێکی نزیکدا هێرشی ئاڵۆزی گەورە ئەنجام بدات. هەروەها خواستەکانی بۆ پەلاماری گەشتە ئاسمانیەکان و بەکارهێنانی مادەی کیمیاوی و بایۆلۆجی و رادیۆلۆجی و ئەتۆمی درێژەی هەیە. نەتەوە گرتوەکان و تووشێتی جەنگاوەرە بیانیەکان کە لە گۆڕەپانی شەڕ دوور کەوتونەتەوە و بە ئازادی هێڵراونەتەوە دووبارە دەستیان بە چالاکبوونەوە کردووە و هۆشداری ئەوەش دراوە کە ئاستی هەڕەشەکانیان بەرز دەبێتەوە و ڕەنگە ئەو ژنانەی توندڕەو بوون یان ئەو منداڵانەی تووشی برینداری دەرونی هاتوون ببنەمای هەڕەشەی گەورە و بیری تۆڵەکردنەوەی مەترسیەکانیان زیاتر دەکات. لەسەر توانای مادی لە راپۆرتەکەدا باز لەوە کراوە داعش بازرگانی نایاسایی زێڕی کردو و ڕێکخراوەکە هێشتا خاوەنی 30 بۆ 50 ملیۆن دۆلارە. ئەمە بەدەر لەوەی لەو ناوچانەی کە لە سووریا و عێراق کۆنتڕۆڵی کردوون داعش 14 بۆ 18,000 جەنگاوەری هەیە کە 3,000یان بیانین و مەزەندە دەکرێت لە عێراق نزیکەی 3,000 چەکداری داعش چالاک بن. راپۆرتەکەی نەتەوە گرتوەکان لە کاتێکدایە کە ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا بڕیاری کشانەوەی هێزەکانی لا سووریا داوە. ئەمەش گومانەکان بۆ بوونی ویستێکی ڕۆژئاوایی لە دووبارە دروستکردنەوەی داعش یان ڕێکخراوێکی هاوشێوە بۆ دژایەتیکردنی رووسیا و ئێران و تورکیا و ئاڵۆزکردنی بارودۆخی ڕۆژهەڵاتی ناوەڕاست زیاد دەکات.